هەڵبژاردن دۆخی موچە چی لێ دەکات؟ لەگەڵ خراپبوونی دۆخی ناوخۆی یەکێتی هەرێمی کوردستانیش کەوتە دۆخێکی نەهەموارەوە بە شێوەیەک موچە نەما دۆخی ئەمنی شێوە تاکە حیزبێک بە تەنها وەک حکومەت و بڕیاردەری سیاسی بڕیاری هەڵەیدا، بەڵام لەگەڵ باشبوونەوەی دۆخی یەکێتی خراپی دۆخی هەرێمیش دەستی بە گۆڕانکاری باڕاستی چاکبوونەوە کردووە. لە دوای ساڵی 2009 لەگەڵ جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی و بردنی بەشێکی زۆر لە دەنگەکانی دوای ئەویش دروستکردنی ئۆپۆزیسیۆنێکی ساختە بۆ لاوازکردنی دەنگی سنووری سەوز بەردەوامی پێدرا، هاوکاتی ئەوەش زیادکردنی فرەکشۆخەی لە نێوێکێتی پەرەی پێدرا. هەموو ئەوەی ڕوویدا لە زیانی گەورەی خەڵکی هەرێمی کوردستان و دواتریش خودی یەکێتی بوو. خراپیە و دۆخە لە بەرژەوەندی تەنها یەکلایەنی سیاسی شکایەوە، هەرە لایەنش دەیەوێت هەموو خراپیەکان بە یەکێتیدا هەڵبواسێت و هەموو چاشیەکانیش بۆ خۆی بەرێت، بەڵام لە ڕاستیدا ئەوە یەکێتیە بە خراپبوونی دۆخی ناوخۆی دۆخی خەڵکیش خراپ بوو. لەگەڵ چارەسەربوونی کێشەکانی ناوخۆشی دۆخی خەڵک ڕوو لە باشی دەڕوات. لە 4 ساڵی ڕابردوودا یەکێتی هەنگاوی نوێی ناو بۆ خۆڕێخستنەوە هاوتەریب لەگەڵ ئەوەشدا هەوڵێکیان بۆ گۆڕانکاری لە دۆخی خەڵکی هەرێمی کوردستانیش دەستی پێکردووە. کاری لە پێشینی یەکێتیش بۆ چاکردنی ژیانی خەڵک موچەیە، هەر بۆیە لە 15 تەمووزدا لە بەرزترین ئاستی سیاسیدا سەرۆکەکەی چۆ بەغداد بنیادی ڕێکەوتنێکی لە نێوان هەرێم و بەغدادا بینا کرد. بەوەش دۆخی موچە گەیشتۆتە خۆناغێکی نوێ. ئەگەر لە داهاتوودا ئەو لایەنانەی کێشە و پارچەبوون لە بەرژەوەندیانە ڕێکەوتنەکە تێک نەدەن، چونکە ئەوان تەنها دەزانن هەڕەشە بکەن. لە دوایین لێدوانیدا قوبا تاڵەبانی لێپرسراوی مەکتەبی سکرتارێتی سەرۆک مام جەلال ڕایگەیاند دابەشبوونی خەڵکی ناڕازی تەنها لە بەرژەوەندی پارتیدا بووە، چونکە پارتی نایەوێت هێزیشی گەورە لە بەرامبەر خۆیدا ببینێت. ئەم هەڵبژاردنە بۆ یەکێتی چارەن و سازە بەهۆی ئەوەی کەمبوونەوەی دەنگەکانی یان مانەوەی دەنگەکانی هاو شێوەی ڕابردوو دەبێتە هۆی ئەوەی کارتێکی بەهێزی نەبێت تا بتوانێت لە بەغدا ڕێکەوتنی گەورە ئەنجام بدات بۆ ناردنی موچە و شایستە داراییەکان. بۆیە هەموو هەوڵێک ئەوەیە ئەو 18 کورسی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لەم خولەدا زیاتر بکات.